بەڵێ بەردەوام دەبین دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان. کارتی تەندروستیەکێکە لە کەرتە گرنگەکان پێشکەوتنی هەر وڵاتێک جگە لە لایەنەکانی ترکە پێشکەوتن بەخۆی ببینێ پێشکەوتنی هەر وڵاتێک بەنجا بە پێشکەوتنی کەرتی تەندروستی لە وڵاتەدا چونکە پەیوەندی ڕاستەخۆی بە هاوڵاتیانەوەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆشحاڵی و هەمیشە گرنگی بەو کەرتە داوە هەوڵی داوە ئەگەر ئەو کێشە و گرفتانەی ئەگەر هەیە بتوانێت بەو پەڕی کۆشانی خۆی دەتوانێت کێشە و گرفتەکانی تەندروستی چارەسە بکات. نمونی زیندومان هەیە لە ماوەکانی ڕابردووەکە چەندین دەرمان ئامادەکرا بۆ خستخانێکە ئەو خستەخانانەی کە لە ڕووی دا و دەرمانەوە کێشانە بۆ یاخود کێشە و گرفتەکانی دیکە. ئێمە لە تەوەری ئەمڕۆمانجا لەگەڵ میوانەکەمان شەریف ڕەحیم کاندیدی ژمارە 18 لە لیستی 22 باسنە ئیسلێمانی کارڕاستەوخۆ لا چەمچەماڵەوە لەگەڵمانە و توێژەکانمان زیاتری لەگەڵ دەکەین بزانین چۆن دەتوانێت و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتێکی باشتر بە کەرتی تەندروستی و ڕاکێشە و گرفتەکان چارەسەر بکات. کاک شەریف سڵاو لەبێ بەیانیت باش. سەرەتا پێم خۆشە لە زاری خۆتەوە خۆتمان پێ بناسێنیت و هەروەها ژمارەکەی خۆشتمان بۆ ئاشکراکەیت و بۆ ئێمە و ببینەرانیش. بەڵێ بەیانی بیسەر و بینەری بەرنامەکەتان باش تەندروستێکی باش بۆ هەمووان دیارە من شەریف ڕەحیمم کاندیدی ژمارە 18 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی سلێمانی. بەڵێ ڕەوشی تەندروستی لە ئێستا لە چ ئاستێکدا کاک شەریف کرد بتوانی بۆمانی ڕووکیت و بە وردی بۆمان باس بکەیت. بەڵێ سوپاس بخوا ئێمە لە ماوەیەکانی دوایە توانیمان بە تایبەت لە کەرتی تەندروستی قەزای چەمچەماڵە پێشکەوتنێکی باش بەخۆیەوە ببینێ. دیارە لە ڕابردووە چەند کەم و کوڕێک هەبوو لە بەشەکانی تەندروستی چەمچەماڵدا خۆشبەختانە توانیمان بە هاوکاری هاوپیشەکانمان و برەوێکی باش بە کەرتی تەندروستی چەمچەماڵ بدەین. بۆ نمونە هۆبەی پزیشکیدا لە ڕابردووان نەبووە ئێمە نەخۆش ئەو کەسانی کە بەداخەوە گیانیان ئەسپار دەبوو بمان بردایە بۆ سلێمانی ئەمەش خۆتان دەزانن چی ئاستەنگێکی زۆری بۆ ڕێگاوبان دروست دەکرد و عرفە کۆمەڵایەتەکەش وای ئەخواستکەوە ئێمە کۆمەڵی خەڵک کۆمەڵی سیارە کە ئەڕۆیش بەرەو سلێمانی و ئێمە ئەو بەشەمان ماوەی 2 ساڵ کە سەر ڕای ئەوەی کە کارمەندمان بۆ نەمەزراوە توانیمانە ئەرکێکی زیاتر بدەینە سەر کارمەندەکانی خۆمانە و بەشەمان کردوێتەوە یان دووبارە تاقیگەی ناودی چەمچەماڵ مختبەری مرکزی نەبوو لە ڕابردووە کردومانەوە خۆشبەختانە بەش ئیستیشاریشمان تیا کردوێتەوە دیارە لە سعات 8:30 و بەیانیەوە تا 12 شەو بە سعرێکی ڕەمزی کردومانەتەوە. هەروها بەشی خودەچ کە نەبوو لە ڕابردوودا ماوەی 2 ساڵ نیوە کردومانەتەوە سنتەری گوچلەی دەستکرد کە نەبوو لەم 2 ساڵی دوایە کردومانەتەوە سنتەری دان نەبوو کردمانەوە سنتەری فریاکەوتنمان کردوێتەوە. دیارەمە چەند بەشێکن بەڕاستەکەی لە ڕابردووان نەبووە لە ئێستاکەدا لە بەردەستایە و توانیمانە هەم خەڵکی شارەکەمان سودێکی باش تەنانەت ئێستاوای لێ هاتووە خەڵکی دەرەوەی چەمچەماڵ بازیان سلێمانی سود لە ئەم کەرتە تازانەی ئێمەکەنەوە لە ئێستاکەدا. باشە ئەمە جێگی دڵخۆشیێکە لە چەمچەماڵ بەم شێوە باشێ بەڵام ئێمە باسێکی هەرێمی کوردستان بەگشتی بکەین زین کێشەکان و گرفتەکانی کە لە تەواوی هەرێمی کوردستانە هەیە چییە؟ بەڵێ خۆتان دەزانن بەداخەوە بەهۆی هاتنی شەڕی داعش و قەیرانی دارایەوە لەم دوایانە دامەزراندن لە وەزارەتی تەندروستیان وەستاوە دیسان ئەمە گرفتێکی دروست کردووە بۆ کردەکانی تەندروستی بۆ بەڕێوەبەرایەتیەکان بۆ بەڕێوەبەرایەتی گشتەکان. ئێمە لە ساڵی 2014ەوە لە کۆی 1500 کارمەند نزیکەی 400 کارمەندمان خانەنشین بووە و ئەمەش دیسان ئاستەنگێکی دروست کردووە نەیشارن و ئێمە کارمەندانی خۆبەخش ڕۆڵێکی زۆر گرنگە بینن بەداخەوە ئەرکیان لەسەرە بەڵام مافێن بۆ جێبەجێ ناکرێت شان بەشانی کارمەندانی تەندروستی توانیانە خزمەتێ بکەن بەسەرجەم شوێنەکان نەک تەنها چەمچەماڵ لە سلێمانی لە هەولێر لە دۆڵ بۆیە ئەگەر بکرێت کارمەندانی دامەزراندن کارمەندانی خۆبەخشدا بمەزرێن ئەتوانە بڵێم کەرتی تەندروستی ئەتوانێت برەوێکی باش بەخۆی ببینێەوە لە پاڵ ئەمانەدا ئەنی چەند ڕێکارێکە ئێماگەر بتوانین و هەنگاوی بۆ بنین بۆ نمونە جاکردنەوەی کەرتی حکومەت لە کەرتی تایبەت ئەمە خاڵێکی زۆر گرنگتانە ئێمەوە بکەین کردنەوەی خولی تایبەت بۆ کارمەندانی تەندروستی ئەمە دیسان ئەوەتانێ یان هۆشیاری تەندروستی تەنها ئەمە هۆشیاری تەندروستی بۆ خێزان ئەتوانین ئێمە تەنها لە ڕێگەی کەرتی تەندروستیەوە نەبێ ئەتوانین بایەخی پێ بدەین لە ڕووی میدیاکانەوە تەنانەت لە ڕووی مەدبەری مزگەوتەکانەوە ئەتوانین وا بکەین کە ژینگەیەکی تەندروست دروست بکەین بۆ خێزانەکان بۆ تاکی خەڵک. بەڵێ
بابەتێکی زۆر گرنگە تۆ باسی ئەو کرد کە بەش لە بەشێک لە شوێنە تەندروستیەکە لە نەخۆشخانەکانە کارمەند کەمە لە چەمچەماڵیش ئەم کێشەیەتان هەیە یاخود لەوێ هەموو کارمەندەکان بەردەستن ئەوانەی کە ئێوە پێویستان پێێتی لە نەخۆشخانەکان. بڵێ دیارە چەمچەماڵیش بەدەر نییە لەو معاناتی کە ئێستا لە شار و شارۆچکەکانی کە هەیە بڵێ کارمەندمان زۆر پێویستە لەبەرەوەی ئێمە توانیمانە سەر ڕێی ئاستەنگەکان توانیمانە چەندین بەش تازە بکەین نزیکەی 5-6 بەشی تازەمان کردوێتەوە دیارە کارمەندان تاوکەری ئەو پرۆسەیەن لەگەڵ بینا ئامێری پزیشکی بەڵام ئێمە ئەو ئەرکەمان داوە بەسەر هاوڕێکانمانە سەر ڕێ ئەرکەکی خۆیان ئەرکی کەمان دا بەسەریانە تاکو بتوانین ئەو خزمەتە بگەین بە خەڵکی شارەکانی خۆمان ئێمە بەدر لەمەش بەڕاستەکەی ئێمە نەشتەرگەری خۆتان دەزانن بە بڕیارێکی وزارەتی تەندروستی هات کردی بە سیمی براڤیت واتان نیمچە تایبەت چالی زۆربەی شارەکانی کوردستان دەتوانم لەم ڕەنگە قەزای چەمچەماڵ تاکە قەزا بێ کە تاکو ئێستاکە ئێمە جێبەجێمان نەکرد بێ خزمەتێ بووە دیارە بە ساڵی پار 9,000 نەشتەرگەری گەورە و بچوک لە چەمچەماڵە ئەنجام درراوە تەنها تاکە قەزا ئەتوانم بڵێم قەزای چەمچەماڵە کە نەشتەرگەری بێ بەرامبەر دەکات دیارە خەڵکێکی شارەکانی توی سوودیان تیابێنیوە خەڵکی پیرەمەگرون بازیان سلێمانی دیان سوودە لە خۆشخانەکانی چەمچەماڵ دەبین دیارە ئەمەش ئەرکێکی زیاتر ئەخاتە سەر چی کارمەندانی بەشی نەشتەرگەری لە نەخۆشخانەکانمان باشە مەلۆدێکی زۆری لەسەرتان دروست نەکردو کاک شەریف ئەوە موکەسی تریا خۆ دەمو نەخۆشی تر لە ناوچەکانی ترۆ سەردانی چەمچەماڵ دەکەن بڵێ بەدڵنیاییەوە من سوپاسی کارمەندانی تەندروستی ئەەکەم لە بەشی بەنج ئەو دکتۆرە بەڕێزانە ئەو کارمەندە بەڕێزانە ئەمە لۆدێکی زۆر ماندووبوونێکی زۆر و لە پاڵ ئەوەشە ئێمە هاوپیشەکانمان درک بەواکەن کە شاری قەزای چەمچەماڵ شارێکە کە سوکاری شەهیدە لانی کەم ڕاگوێزراوی شارەکانی کە ئەم شارە قوربانێکی زۆری داوە لە ڕابردوو لە مێژوودا شایانی ئەوەیە کە ئێمە زیاتر خزمەتیان پێ بگەینین زیاد لە پێویست زیاتر بتوانین دەستگیریەکیان بکەن خۆتان دەزانن لە ئێستا دواکەوتنی موچە قەیرانێکی دروست باشە کاک شەریف ئەو هەموو کێشە و گرفتە هەبێ لە کەرتی تەندروستیدا ئەگەر بە باشە کاک شەریف ئەو هەموو کێشە و گرفتە هەبێ لە کەرتی تەندروستە من کاتی سەردانی نەخۆشخانەیەک دەکەم بۆ نمونە من بڕیار دەدەم دەنگ نەدەم یاخود خۆم یەکلا نەکردەوە دەنگ بدەم ئێوەکو کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن قەنەعەت بە من دەکەن من کە ڕای خۆم بگۆڕم بتوانن وا لە من بکەن من دەنگ بدەم بە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگ بدەم بە بەڕێستان چ پێشنیارێکم بۆ دەکەن هەوڵی چی دەدەن لە جاهاتوودا ئامانچان چیە پرۆگرامتان چێ بۆ ئەوەی کە خزمەتی زیاتر بە کەرتی تەندروستی بکەن بەڵێ دیارە ئێمە نەوەستاوین خۆتان دەزانن تۆ ئەگەر کارمەندت بۆدا نەمەسێ ڕەنگە نەتوانانی بەشی تازە بکەیتەوە ئێمە هەوڵمانداوە بۆ نمونە من جێگری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵم ماوەی 6 ساڵە لەم شوێنم کە هاتم دەست بەکار بووم لەم جێگایەدا 2 ساڵی کۆرۆنا خۆم ئشرافی هەردوو نەخۆشخانەی کۆرۆنام کردو خۆتان دەزانن ئەنی کەرتی سەردەمی کۆرۆنا سەردەمی بوو بەڕاستەکەی هەموو سێکتەرەکان وەستاتە ناکەرتی تەندروستی بۆ لە خزمەتە پاشان ئێمە چیمان کرد چەندین نووسراومان کرد بۆی بەشی تازە بکەینەوە کردنەوەی بەشی تازە لە ئێستادا خۆتان دەزانین گرنگی زۆری ئەو بەشانی کە من ئاماژەم پێدا بەشانێکی کەم نەبوون خزمەتێکی زۆرەکە بە هاوڵاتیان کەواتە ئێمە لە خزمەتکردن نەوەستاوین توانیمانە ئەم هەموو بەشە بکەینەوە بۆ خزمەتی خەڵکی چەمچەماڵ و دەوروبەری کە سوودیان لێبنەوە پاش ئەوەش ئێمە توانیمان سوودێ بگەین بە هاوڵاتیەکانمان وەکو شارەکانی کە نەکەوینە ژێر کاریگەری بڕیاری وزارەتی تەندروستی و نەشتەرگەری تا ئێستاتیایە بە بەلاشە توانیمان دیسان لە ساڵی 2013 بەردی بناغی نەخۆشخانەیەکی 50 تەختەیی دانرا بەڵام بەداخەوە نەکەوتەوە باری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە توانیمان لە ڕووی علاقاتی شخصی و دۆستایەتیەوە تەکلیفمان لە چەندین سەرمایه‌داری نیشتیمانی کرد ئێستا نەخۆشخانەیەکی 150 تەختەیمان هێناوەتە چەمچەماڵ خۆشبەختانە 195 نەخۆشخانەکە تەواو بووە 150 تەختەیە نەخۆشخانەیەکی کەمان هێناتە چەمچەماڵ دیسان لە ڕێگەی وزارەتی تەختیتی عێراقەوە نەخۆشخانەیەکی مەناڵانە دیارە ئەمە چەندین خزمەتە ئەتوانم بڵێم تاکو کاتە ئەگەر بەڕێستان توانیتان بڕۆنە پەرلەمان لەوێ پرۆژه یاسای تایبەت بە تەندروستیتان هەیە بۆ ئەوەی کە ڕۆژی تەندروستی باشتر بکەن بەتاکید ئێمە کۆمەڵێک ئاماژمان هەیە بتوانین بدەینە ئەو جێگایە بەڕاستێکی کەرتی تەندروستی زۆر پێش بخین ئەولێتمانداوە بە کارمەندانی خۆبەخش ئەو کارمەندانی کە ساڵانێکە بێهیوا بوون لە دامەزراندن دەبێت ئەفزەڵەتیان بدەینێ بتوانین لە سێکتەرەکانی تەندروستیە جێگان بکەینەوە دیارە تەنها ئەمە
تەنها کارمەندی تەندروستی نیە خۆتان دەزانن زۆربەی کارگێڕیە ژمێریە زۆربەی شتەکان لە خۆ دەگرێت وەکردنەوەی چەندین خولی تایبەت بۆ کارمەندانی تەندروستی بە تایبەتی کێشەیەکەی لە ئێستا لە کوردستانە بۆ نمونە بەشی چاودێری چڕ عنایە مرەکەزە زۆربەی لە خۆشخانەکان خۆمان دەزانین چەند کورسێکی چەند بێدێکی کەم هەیە تەنانەت لە خەستخانەی شار یعنی ئێمە وا بکەین ئەو ڕێژە کورسێ ئەو عنایە مرەکەزە زیاد بکەین لە زۆربەی لە خۆشخانەکانە ئێستا بەداخەوە خۆتان دەزانن ئەگەر لەم ئەزمەگرانیە لەم بارگرانیە کە نەخۆشێک تووشی پێویستی بەو حاڵەتە بێت دەبێ بڕاتە نەخۆشخانە ئەهلیەکان بەڕاستەکەی کولفێکی زۆر دەکەوێت لەسەری نەخۆشخانەکان لە 500,000 دەست پێکات تا ملیۆنێک یانکردنەوەی جاکردنەوەی کەرتی تایبەت بە حکومی ئەگەر لە ماوەی دەقێکدا ئەگەر بتوانانی بەڕێزت پێمان بڵێ بە هاوڵاتیان بڵێ داوا لە هاوڵاتیان بکەی کە دەنگ بجان بە بەڕێستان و بووی ئەو پرۆژانی کە باست لێوە کرد بتوان لە داهاتوودا کە چوونە پەرلەمان جێبەجێ بکرێت جارێکی دیکە ژمارەکەت و لیستەکەت بڵێیتەوە. بەڵێ من دیارە شەریف ڕەحیمم جێگیری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵم کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی سلێمانی داواکارم لە بەڕێستان کە متوانەمان پێبخشن دیارە من 20 ساڵە لە کەرتی تەندروستی خزمەتەکەم لە شارەکەم حەزەکەم ئاماژە بۆ شتم تا ئێستا من ئەدێکی لا کۆڵانیشم نییە توانیمە باوەڕم وا بوو ئەگەر بتوانین ئەگەر پۆستی ئیداری تەبی و مەسلحەتی بازاڕەتە بە ڕەنگە ئەم دووشتە تۆزە پێکەوە تەبانە بن هەرچەندی ئەو مافێکی ئاسایی کەسێک شەم و مارەسەی شەکەی خۆی بکات من سوپاسدانەکەم ئەگەر متوانم پێ ببەخشم. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ تۆ بۆی کە لەگەڵمان میوان بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکان هیوادارین بڕۆنە پەرلەمانی کوردستان و تەواوی ئەو پرۆژە یاسانی کە تایبەتن بە تەندروستی پێشکەشی بکە